بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی زۆر بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. کشتتوکاڵ و بەرهەمە ناوخۆییەکان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. لە هەموو وڵاتێکدا کشتتوکاڵ و بەرهەمە ناوخۆییەکان ڕەگەزێکی سەرەکی و پێکهێنەرێکی سەرەکی داهاتی وڵاتن و هەموو وڵاتێک بە گرنگیەوە لەم سەرچاوەی داهات دەڕوانێت و ساڵانە لە هەوڵی بەرزکردنەوەی ئاستی زەوی و جۆری تۆ و دانانی نەخشەی لەبارترە بۆ برەودان بە کشتتوکاڵ. هەرێمی کوردستانیش خاوەنی پانتاییەکی گەورەیە بۆ زەوی کشتتوکاڵی و چەندین جۆری بەرووبووم و ڕووەکی لەباری تێدا دێتە بەرهەم. بەڵام ئەوەی جێی داخە تا ئێستا لا لەم بوارە گرنگە نەکراوەتەوە. کشتتوکاڵ چییە و بەچی دەگوترێت کشتتوکاڵ؟ کشتتوکاڵ چی دەگرێتەوە؟ ئایا کشتتوکاڵ تەنها بواری ڕووەک و چاندن دەگرێتەوە یا بەرهەمە ئاژەڵیەکان و کێڵگەکانی بەخێوکردنی ماسیش دەچنە خانەی کشتتوکاڵەوە؟ دۆخی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بۆچی حکومەت بەبێ بایەخی و کەم تەرخەمی سەیری ئەم بوارە گرنگە دەکات؟ هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ لەم ڕۆدا بۆ بوژانەوە و گەشەدان بە بواری کشتتوکاڵ لە چه ئاستێکدان؟ بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز کاک شێخ جەمال جوتیاری ئەزموندار وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ترتان بۆ وەردەگرمەوە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. کاک شێخگیان زۆر بەخێر بێ. سوپاسدانەکەم بێوێ بن. سوپاسدانەکەم کە دەرفەتتاندا بۆ ئەم بەرنامەیەم ئامادە بێت. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێکەین بزانین کشتتوکاڵ چییە و بە چ شتێک دەگوترێت کشتتوکاڵ؟ خۆی بەناوی خوای گەورە و میهرەبانەوە کشتتوکاڵ کەرتێکی بەرفراوانە. کەرتێکی بەرفراوانە تەنها چاندنی دانەوێڵە یاخود بەروبووم پاقلەیەکان یاخود سەوزەی هاوینە زستانە نییە. کشتتوکاڵ بە سامانی ماسی ئەوترێ کشتتوکاڵ، کشتتوکاڵ بە پەلەوەرە ئەوترێ کشتتوکاڵ، بە سامانی ئاژەڵ ئەوترێ کشتتوکاڵ. کشتتوکاڵ بەم مانایە ئەو بەم خاڵانە ئەوترێ کشتتوکاڵ. بەڵێ ئەمە بەسمانەوە بۆچی لە هەرێمی کوردستانە تەنها بە بواری ڕووەک و چاندن دەگوترێت کشتتوکاڵ؟ ئایا ئەو شتانی کە جەناب باسیەکەی بۆمە پەلەوەر و کێڵگەکانی بەخێوکردنی ماسی شەرە چنە بواری کشتتوکاڵەوەیانە؟ بەڵێ پەلەوەر و سامانی ماسیش دەچنە بواری کشتتوکاڵەوە. لە هەیکەلی وەزارەتی ئێمە بەڕێوەبەرایەتیمان هەیە. ئەو بەڕێوەبەرایەتیانە سامانی ئاژەڵی تایە، ماسی تایە، ئەو شتانەی تایە. لە لای پارێزگای سلێمانیش سامانی ماسی بەڕێوەبەری هەیە، پەلەوەرەکان بەشی بەڕێوەبەری هەیە. ئەمانە بە ڕسمی هەن لە ناو کەرتی کشتتوکاڵە نەک نەبێ. بەڵێ دۆخی کشتتوکاڵ جەنابتان وەکو جوتیارێکی ئەزموندار، دۆخی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە لە چ دۆخێکدایە؟ چۆنی دەبینن جەنابتان؟ کشتتوکاڵ ئێستا لە لای لە هەرێمی کوردستانە بەڕای ئێمە جوڵەیەکی تێکەوتۆ و بەرهەمی کشتتوکاڵیشمان زیایی کردووە. بۆ نمونە بینیمان ساڵانی ڕابردووی ئەم ساڵی ڕابردوو بینیمان لە بواری دانەوێڵا بۆ گەنم ئێمە لە بەشی خۆمان لە بەشی کوردستان زیاتر گەنممان بەرهەمێنا لەوەی زیاتر لە 1,200,000 تەن بۆ 1,500,000 تەن ئەم ساڵ گەنم لە کوردستانە بەرهەم هاتوێ. کشتتوکاڵ ئێستا جوڵاوە لە بواری سەوزەیشا جوڵاوە، چونکە ئێمە دەرکمان بەوە کردووە کشتتوکاڵ جوڵاوە بۆ ئەوەی کە کشتتوکاڵی جوڵاوە لە بواری سەوزە و سەوزەی هاوینە و دانەوێڵە و پەلەوەریش هەر جوڵاوە. شتێکی ئەوتۆمان کەم نییە لە گۆشتی سپیا کە پەلەوەرە گرێتەوە لە بەشی خۆبژێوی لە کوردستانە. تقریبا ڕەنگە لە ساعە 70 بەرەو ژوورمان هەبێ بۆ خۆبژێوی. بەڵام ئێمە ئەوەیە کەرتی کشتتوکاڵمان بەهۆی کەرتی نەوتەوە پشتگوێ خستووە. بەڵێ هۆکار چییە؟ ئێمە میانی هۆکار چییە کە کەرتی کشتتوکاڵمان پشتگوێ خستووە؟ کەرتی کشتتوکاڵ کەرتێکە ناتوانین کشتتوکاڵ وا لێ بکەین بربەرەکانی کانزا و پیشەسازی و نەوت و شتانە بکە؟ لە هەموو وڵاتێکا کشتتوکاڵ پێ ئەوترێ
مقابلی نەوت لە هەموو شوێنەکە پێ وتڵێن لە کشتتوکاڵ بربەرەکانی نەوتەکە لە هەموو سەرانسەری سەرزەویە بۆ چونکم کشتتوکاڵ کەرتێکی بەرفراوانە و زۆربەی زۆری وڵاتان تەنها لەسەر کشتتوکاڵە ڕۆنە ڕێوە نەک تەنها لەسەر بۆ هەنێ وڵات هەر نەوتی نییە بەس کشتتوکاڵ هەیە وڵاتێکی وەکو ئەردەن ئەگەرمی بیک بکەنە نمونە بۆ خۆمان وڵاتێکی وەکو ئەردەن بەرمیلێ نەوت لەژێر ئەرزەکەیان نییە بەڵام بە کەرتی کشتتوکاڵ ئەڕۆنە ڕێوە بە کەرتی گەشت و گوزار ئەڕۆنە ڕێوە بەمانە هەمێتیان داوە بەمانە ئێمە بینیمانە لە ئەردەنا بۆ نمونە ئێریانمەوە لە یەک مووقع لە یەک ناحی لە یەک ڕوبەری زەویە 350 کە پرسیارم کرد 350 کێڵگەی بەخێوکردنی مانگای تیابوو واتە بەخێوکردنی مانگای تیابوو ئەم پێوترێ گاوداری 350 تیابوو پرسیارم کرد ئەمە یەکی چەند سەر وڵاخی تیاوتی لە 100ەوە تایەتی تا 2000 لە وڵات پێشم وتم ئەم شیرە چیە کە نوتی ئەم شیرە نەوتی سپیە لای ئێمە ڕاستە ئێمە هەمێتی نادرێتی ڕاستە کاک شێخ باز لەوە دەکرێت جەناب تاماشتان بەوە کە دۆخی کشتتوکاڵ ئێستا باشە و خەڵک ڕووی کردوتەوە کشتتوکاڵ بەڵام باز لەوە دەکرێت کە دوای ئەوەی کە خەڵک بە شێوەی گشتی لە دائیرەکانە بۆتە کارمەند و ڕووی لە کەرتی کشتتوکاڵی کردووە ینی موچە شوێنی بەرهەمی دەستی مرۆڤەکانی گرتووەتەوە خەڵک کشتتوکاڵی پشتگوێ خستووە ئەمە تا چەند ڕاستە ئەوە ڕاست بوو پێش ئەم پاشەکەوتی موچەیە هەموو خەڵکی کوردستان زۆربەی زۆری دامەزرا بوو هاتبووە ناو شارەکان بەڵام ئەم پاشەکەوتی موچەیە و ئەم قەیرانە وای لە خەڵک کرد کە ڕووبکەنەوە لادیەکانیش و ڕووبکەنەوە ئەگەر کێڵگەکانی خۆیان ئەگەر نەیشتنەوە لادیەکان خۆیان ئەچن کێڵگەکانی خۆیان لە لادیەکە ئەکەنەوە بە دانیوەڵەیە ئیکەن بە سەوزای ئەکەن بە شتێکی تر ئەم قەیرانی داراییە وای کرد لە خەڵک کە ڕوو بکاتەوە کەرتی کشتتوکاڵ لەم 2 ساڵە بۆ چونکەم هیچ جۆرە ئیشێکی تر لە کوردستانە نەماوە کۆمپانیەکان وەستاون موچەی خەڵک بووە بە نیوە موچە و ڕوبع موچە بازار کەم بۆتەوە ئێستا تەنها ئەوەی کە ئیشی تیاکرێ کەرتی کشتتوکاڵە کەواتە ئەم قەیرانە ئەگەر سوودێکی هەبوو بێ ئەوە بووە کە خەڵکی وا لێ کردووە بگەڕێتەوە بەرەو کشتتوکاڵ و هێز و بازووی خۆی بەکاربێنێتەوە لە ناچاریا بڵێ لە ناچاریا بەڵێ ڕویان کردو کەرتی کشتتوکاڵ ئێستا کێ بەڕای ئێمە کشتتوکاڵ لە جوڵایە ئێمە لەم چەند ڕۆژی ڕابماوە فترەیەک لەمەوە پێشنیارێکمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەڕەکەی خۆمانە پێشکەش بە وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی کرد بۆ ئەوەی لە پارێزگای سلێمانیا بۆ نمونە ئێستا 10,000 خانووی پلاستیک دانراوە ئەم 10,000 خانووی پلاستیکە بەشی بژێوی ئەگەر بکرێ بە سەوزە هەموو جۆرە سەوزەکان بەشی بژێوی هەموو کوردستانەکان نەک تەنها پارێزگای سلێمانی ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پێشنیارێکمان بۆ جەناب بۆ وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی کرد بۆ ئەوەی فریای ئەوە بکەون کە ئەم 10,000 خانووە پلاستیکە بە پلانێکی بۆ دابنیان بۆ ئەوی بتوانن بە پلانەوە بێنە ناوی بڵاوکراوەکەتان وازام 16 بوو بڵاوتان کردوێتەوە ئەو پێشنیارە بۆ چی کردتانوە بۆ بە کێتاندا داواکاری ئەوان چی بوو ئەو پێشنیارە ئێمە لای خۆمانە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەڕەکەی خۆمانەوە پێشنیارەمان کرد بۆ جەناب بۆ وەزارەتی کشتتوکاڵ بۆ بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بۆ بەڕێوەبەراتی باغداری و بەڕێوەبەراتی ڕێنمایی کشتتوکاڵی سلێمانی بۆ لەبەر ئەوە جوابیان نەبووە بەڵام بۆ ئێمە ئەمەمان کرد ئێمە بینیمان پار ساڵ 7,000 خانوو لە پارێزگای سلێمانیا هەبوو ئەو 7,000 خانوو وای کرد لە پارێزگای سلێمانیا کە ئێمەی جوتیار بەرهەممان زیاتر بێ لە خواستی خەڵک بەرهەم ئێمە کە پێگا و وەرزیە زیاتر لە خواستی خەڵک بەڵام ئێمە لە دەرکمان بەوە کرد کە ئەم 10,000 خانووە پلاستیکە ئەگەر بێت و وەزارەتی کشتتوکاڵ بە پلانێکەوە نەیەتە ناو 10,000 خانووە پلاستیکەی پارێزگای سلێمانی وەکو ئێسەکەی ئەبیستین و ئەبینین لە سەرانسەری کوردستانە نزیکی 15,000 بۆ 16,000 خانووی پلاستیکەیە ئەگەر بێت و پلانێدا نەنیە وەزارەتی کشتتوکاڵ بۆ فرە چەشن چاندن ئەمە ئەبێتە مایی مایە پوشبوونی جوتیاران ئەگەر لە یەک بوارا وەکو ساڵانی تر لە خەیارە ئیشکان لە تەماتا ئیشکان لە شتەکانی تر ئیشکا ئێمە لەو داوای خۆمانە ئەومان وتومان داوامان لێکردەوە بە پلانەوە بێنە ناو ئەم ئەرزی واقعی جوتیارانەوە جوتیاران ئەمە چەند ساڵە لەسەر بودجەی خۆیان جوتیارانی کوردستان کشتتوکاڵەکەن لەسەر بودجەی خۆمان کشتتوکاڵەکەمان فراوان پێ کردووە لەبەرچی لەبەر ئەوەی بەهۆی ئەم قەیرانی داراییەوە هیچ جۆرە بەرەوبوومێک هیچ جۆرە پاڵپشتی نەکراوین ئێمە ئێستا
تەنها داوامان ئەوەیە لە وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بازارمان بۆ بدۆزنەوە بۆ ئەم جۆرە بەرهەمانی کە ئێمە بەرهەمێنی. بەڵێ کاک شێخ حکومت و لایەنە پەیوەندیدارەکان کە وا دیارە ئێوە پێشنیار و بڵاوکراوەکەتان ئاراستەی ئەوان کردووە ئەوان چۆن بەدەم داواکاریەکەی ئەوە هاتووە وەڵامیان چی بوو؟ تا ئێستا وەڵامیان بە فەرمی نەبووە بەڵام تەلەفۆنیان بۆ کردوم کە ئەمە تەلەفۆنیان کردووە برادەڕوشت ئەمە چۆنەوە بۆچی واوتەوە بۆچی ئەمە وتۆ و هەنی وتی دەست و خۆش ئێمەش لەگەڵ تاینوان ئەمانە بەڵام وەکو وەزارەتی کشتتوکاڵ یا و بەڕێوەبەتی کشتتوکاڵی سلێمانی تا ئێستا بە فەرمی جوابیان نەبووە بەڵام ئێمە قەرزاریانەکەین لای خۆمانەوە بۆ چونکم 4 مانگی تر ئێمە ئاشبەتان لە خانووی پلاستیکی پارێزگای سلێمانیا ئەبینین بۆ چونکم ئەو 10,000 خانۆ پلاستیکە ئێمە بەرهەمەکانە خێنە بازاری ئێمە تەنها بازاری سلێمانیمانەیە یخینە بازاری سلێمانی و ئەیبێنە ئەلووە. بەڵێ جەنابتان ئاماژت بەوە کرد کە ئەم قەیرانە وای لە خەڵک کردووە بگەڕێتەوە بەرەو کشتتوکاڵ و هێز و بازووی خۆی بەکار بهێنێ ئێمە چی بکەین کەوا بتوانین لە دۆخی ئاسایشدا لە ژیانی ئاسایی خۆماندا مەعاش هەبێ نەبێ خەڵک هەر کشتتوکاڵکردن بەشێک بێ لە ژیانی ڕۆژانەی و وەکو ئەڵێ بەبوون و نەبوونی مەعاش واز لەم پیشەی خۆی نەهێنێ ینی کۆمەڵێک خەڵک خۆیان یەکلایی بکەنەوە بۆ کشتتوکاڵ. ئێستا کۆمەڵێکی خەڵکی زۆر لە کوردستانە خۆی یەکلایی کردو بۆ کشتتوکاڵ بۆ نمونە وەکو عەرزم کردی سەرەتا لە بواری دانەوێڵا گەنم گەیشتە ئەو ئاستەی کە بینیت کە سایلۆ شروتی دانا بۆ وەرگرتنی گەنمی ئێمە نابێت جوتیان لە 100 گەنمەکەی تەسلیم کە ئەبێ لە 170 گەنمەکەی تەسلیم کە ئەمە شەرتیە بوو لە وەزارەتی بازرگانی بەغاوە دابەزی بوو بۆ سایلۆکانی کوردستان کە ئێمە ئەو بەروبوومەی هەمانە لە 170 تەسلیم بە سایلۆکان بکەین ئەمە نێت لەوەیە کە ئێمە بەروبووممان هەیە بەڵام جوتیار تەنها بۆ ئەوە نەچۆ بۆ بژێوی بۆ بەشی خۆی کشتتوکاڵکە ئێمە جوتیار بۆ ئەوە چۆ بەرهەم بە بەرهەم بێنی و بژێوی خۆی و ماڵ و مناڵی پێ بەدەست بێنێ بەڵام ئەگەر بێت و وەزارەتی کشتتوکاڵ فریان نەکەوێت ئەم ساڵ بۆ دۆزینەوەی بازار دووبارەیەکەمەوە شەکە بەرەو خراپ بەچێ بەرەو چاک ناچێت. بەڵێ جەنابتان هەر لە بڵاوکراوەکەی خۆتانە ئاماژە بەوەکەن کە پار ساڵواتە ساڵی 2016 ساڵێکی زەرمەند بووە بۆ کشتتوکاڵ بۆ کەرتی کشتتوکاڵ ئەکرێ بزانین ئەم زەرەرەی کە بەر کشتتوکاڵ کەوتووە جەنابتان ئاماژتان پێکردووە کامەیە و لە چ بوارێکا بووە؟ ئێمە ئەبێ وەزارەتی کشتتوکاڵ ئەوە ڕچاوکە لەگەڵ بەڕێوەبەتی کشتتوکاڵی سلێمانی بۆیە ڕویانتیەکەمەوە ڕچاوکەن لای ئێمە لە 15 بە دواوە خیارەتە بەرهەم و لە 15 بۆ سەرەتای مانگی 6 تەماتەیەتە بەرهەم لەو کاتانە بەغا و ناوەڕاستی بەغا هینیان هەیە بەروبوومیان هەیە بەڵام لە سەرەتای مانگی 6 بە دوا بۆ 15 ئیتر بەغان نایمێنێ لەو فترە لەو مانگی 4 تا سەرەتای مانگی 6 ئێمە زەرەرەکەین بۆ چونکم ئێمە پارساڵ 1 کیسە خیاری 30 کیلۆیی هەبوو برۆ ژوورتریش لە نووسیویشمە لە پتۆری کۆمەڵاتی فەیسبوک داوامانە بە 1000 دینارەوە ئەلوەشایەتە و 1 کیسە باینجانمان داوە بە 1000 دینار 1 کیسۆ بیبەریشمان داوە بە 1000 دینار بەڵام شەرت نەبووە هەموو ڕۆژێ ئێمە بین بە 1000 دینار ئەو ڕۆژانە ئیدین بە 1000 دینار کە بەرهەمی ئێمە لە خواستی کریار زیاترە لە ئەلوەکە ئەو ڕۆژانی کە بەرهەمی ئێمە زیابێ بە یەک جار بازاردا ئەڕوخێ و هەنێ جاریش حەماڵەکان لە بەردەم قاتعەکانە بەروبوومەکەی ئێمە بە پێشچاو خۆمان و ئەکاتە ناو سیاری خۆڵەکەەوە لەبەرەوە قیمەت ناکە لەبەرەوە هاوین زۆر گەرمە بەڕاد نییە لە ساردکەرەوە نییە لای ئێمە خەیار و تەماتە ئەمانە هەر 24 سعات تا 48 سعات لە ئەلوا ئەمێنێتەوە ئەلوە ئەوە نییە زەرەر لە ئێمە بدا ئەلوە خیانەتشمان لێ ناکە بەڵام چییە لە دەسەڵاتیانە نییە ڕۆژانە ئەو بەرهەمانەی ئێمە خۆی تەنها من نایبم جوتیار لە شارە زووری هێنێ لە کەلارەوە هێنێ لە هەموو شوێنەکەینترەوە هێنێ ڕۆکاتە سلێمانی لێوا کەڵەکە بێ کە کەڵەکیش بوو زۆر بوو دایم شتی زۆردا ئەوەتانێ نرخەکەدا بەزیێنێ و هەنێ جاریش خەڵک خەشبەریمان پێکا بۆ ئەوەی کە ئەو بەروبوومەمان هێناوەتەوێت. کاک شێخ ئەمە قسەی من نییە بۆ منە زۆر لە جوتیارەکان و خەڵکی شارەزا زۆر ڕازین لە کاروبار و ئیشەکانی وەزارەتی کشتتوکاڵ جەنابتان وەکو جوتیارێک تا چەند ڕازین لە ئەدا و کاری وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوەی کەوا لایەک بە لای کشتتوکاڵ بکاتەوە کشتتوکاڵ برەوێکی پێ بدرێ. کشتتوکاڵ حەزم کرد پرسیارە کرد وەزارەتی کشتتوکاڵی ئێمە ئێستا وەزارەتێکی چالاکە وەزارەتێکی باشە بەس وەزارەتێکی دەستکراوە نییە
دەست بەسراوە لەبەر کێشەکە لە خۆیەوە نییە بوجێ نییە ساڵانی ڕابوو دووش کە ئەو پارە زۆرە بوو تەخش و پەخشەکرا وەزارەتی کشتتوکان لە سا 1.6 شتێکی لەو بابەتە بجێی بۆ دانرابوو کە لە وڵاتانە بیستمە وڵات هەیە لە سا 35 بۆ 55 داهاتی وڵاتەکەی تەرخان کردۆ تەنها بۆ کەرتی کشتتوکاڵ لای ئێمە هەمێن نەدراوە بە کەرتی کشتتوکاڵ بۆ چونکم بە کەرتێکی ترۆ سەرقاڵن ئەمان شتێکیانەوێ ئەو ڕۆژە پارەکە وەرگرنەوە کشت و کاڵ ئەبێ سێمان لەگەڵی بیتا گەورەیە بێ ئەبێ لەگەلی بژیت و ئەبێ دەرد و ئافات و ئەمانەی چارەکەی تا ئەوەختەیەتە بەرهەموو کە هاتە بەرهەمیژێ بێنە بازار ئەوە تای بین ئەوانەوەی شانەیان پێخۆش نییە ئەوان ئەویان پێخۆشە ئەو نەوتە بفرۆشن و یا ئەو بەرهەمەی مەرزەکان وەرگرن و ئینکەن بەڵام ئێمە داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان لە پارەی ئەو نەوتە و مەرزانە هەوڵبەن کەرتی کشتتوکاڵ بوو بژێننەوە ڕاستە بەڵام بە ئەوەش بڵین باسی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ من چەند جار وتومە لە ڕاگەیاندنەکانەوە وتومە وەزارەتی کشتتوکاڵ بێتاوانە لەما بۆ چونکە وەزارەتی کشتتوکاڵ هیچ شتێکی ئەوتەی لە بەردەسان نییە کە خزمەتی ئەمەی پێ بکە بڵێ جەنابتان باسی ئەوت کرد کە ساڵی پار لە عەلوە بۆ منە کیسەیە خەیار و سنووقێ تەماتە و بیبەر دراوە بە 1000 دینار هۆکاری ئەمە چییە ینی زۆری بەرهەمی ناوخۆی خۆمانە یان هۆکارێکی تری هەیە ئێمە بازاری ئێمە لەلایەن وڵاتانی دراوسێمانەوە با ئەمەش بە خەڵک بڵین و بە ژوریارەکان و بە وەزارەتی کشتتوکاڵش بڵێن بازاری ئێمە لە کوردستانە لەلایەن وڵاتانی دراوسێمانە قۆرخ کراوە بەچی بەو موادانەی کە ئیخەنە بازارەکانی ئێمەوە لە وەختا بازاری ئێمە کە بەرهەممان دەرەچی ئەچن شەکان هەرزانترەکە بۆ نمونە پەتاتە دەرەچی ئەوان پەتاتەیەنن زۆر لە سیعرەکەی لەو سیعرەی کە پێی چووە لەوە هەرزانتر ئەیفرۆشن ئەوان دەعمیان لەگەلا ئەوانە پێ ئەچێ سیاسەتێکی ئەقلیمی بێ نەک ئەوە بێکە بۆ بەروبووم بێ بەڕای ئێمە وەکو جوتیار وای لێ تێگەیشتوین ئێستا ساڵی 2016 لە مانگی کۆتایی حوتەوە بۆ سەرەتای مانگی 11 هاتنی بۆ نمونە تەماتەی ئێرانی لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە قەدەغە کرا بۆەوەی بەرهەمی پێنجوێن و شارە زوور تەواودا نەڕوخێ ئەم هەوڵەی وەزارەتی کشتتوکاڵ جەنابتان چۆنەی بینن ئەو هەوڵەی وەزارەتی کشتتوکاڵ زۆر باشە بەڵام ئەزانی چۆنە وەزارەتی کشتتوکاڵ پۆلیس نییە وەزارەتی کشتتوکاڵ ئاسایش نییە وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتێکی نیمچە یا خەدەمیە ئەتوانێت قرارێ دەرەکە ئەوە ئەبێ قووەتی لەگەڵا بێ وەزارەتی داخلی لەگەڵا بێ وەزارەتی پێشمەرگەی لەگەڵا بێ بۆ ئەوی حدودەکان نێڵن لە حدودەکانەوە بێن لای ئێمە کە شتێ منعەکرێ با قاچاقێتە بازارەوە ئەو ڕۆژانەی کە منعوەرن لە عەلوەکە سێرکەن بەترێ لە تەماتی ئێرانی داگرن بۆ هاتووە ئیتر لەکوێوە هاتوو ئێمە ناکەوینە شوێنی ئێمە جوتیارین ئەبێ ئەوە حکومەت شوێنی کەوێت بەڵێ کاک شێخ جەنابتان هەر لەو بڵاوکراوەی خۆتانە ئاماژە بەوەکەن یا داوای ئەوەکەن کە بۆمە کۆنفرانسێک ببەسترێ بۆ نمونە کۆنفرانسێکی بەرفراوان بێ بۆ بواری کشتتوکاڵ گرنگی ئەم کۆنفرانسە لە چییە یا ئەتانوێت لەو کۆنفرانسات چی بڵێن و وەکێش ئامادەی ئەو کۆنفرانسەتان بێ ئێمە ئەو داوامان بۆ ئەوە کردەوە خەمخۆرێکی کەرتی کشتتوکاڵ وەک جوتیارێکی خەمخۆر بۆ کەرتی کشتتوکاڵ ئەو داوام بۆیە پێشکەش بۆ وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکانی کشتتوکاڵ کردو بۆ ئەوەی کۆنفرانسیە ببەستن کە ئابووری ناسەکان بێنە ناو کۆنفرانسەکەەوە ئەوانەی کە شارەزاییان هەیە لە ئابووری و ئابووری ناسەکان بێنە ناو کەرتی کشتتوکاڵ و پسپۆڕانی کشتتوکاڵ و مامۆستایانی زانکۆش بێنە ناو کۆنفرانسەکەەوە نەک بۆ من قسەی تیا بکەم ئەوان رێوشوێنێ دانیان بۆ بەعازارکردنی ئێمە بۆ ساغکردنەوەی ئەو بەرهەمانی ئێمە کە لە وەختی بەرهەممانە ئەیخێنە بازارەوە زەرەر نەکەین ئێمە تەنها داوای ئەومان کردو ئەمە یەک دوو هەمیش پلانێکدا بنێن بۆ ئەوە بۆ ناو جوتیاران کە جوتیاران ئێمەی جوتیار بتوانین ئەوان سەرپەرشتیمان بکەن ئەوان پلانمان بۆ دابنێن کە بتوانین ئەو بیتە پلاسیکانی لە پارێزگای سلێمانی و هەولێر و دووهۆک و گەرمیانە هەیە کە هەمە چەشنەشتی چاپچێنرێ بۆ نمونە تەماشاکەی من و تۆ ئەچینێ بازار ئەمانوێشتی خۆماڵی بکرین تەمازاکەین هەر خیار و تەماتە هەیە ئەو کانتر لە دوکانەکان یەسێرەکەی هەمووی هاوردەیە ئەی بۆ جوتیارەکانی خۆمان ئێمەی جوتیار هەموو بەر ئەو بەروبمانی کە لە دەروی وڵات تێن نەیچێنین ئەمە نیەتی من لەو داواکارێکە ئەو کۆنفرانسە بەستن ئەمەیە تێبگەێنن پلانێدا بنن بە پلان و 600 ئەندازیاری کشتتوکاڵی و بەپێی قسەی جێگری بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی لە پارێزگای سلێمانیە لەسەر مێز دانیشتون بابیان خەنەگەڕ حکوومەتەکەمان قەیرانە با 50 ئۆتۆمبیلیان بۆ بگرن و بچنە ناو کێڵەکانی جوتیارەکان و سەرپەرشتیان کەن و بەروومێکی جوانیش بخەنە بازارەوە ئەمەیە لێرە من داوای ئەمەم کردووە ئەمە بکەوە ئەو کۆنفرانسە ئەمە بەجێ بگەێنێ کاک شێخ جەنابێت وەکو جوتیارێکی ئەزموندار پێت وایە کە بەرهەمی ناوخۆی خۆمان
خۆمان بەشی خواستی خەڵکەکایان خواستی خەڵک پڕ بکاتەوە؟ بەڵێ ئێمە بەرهەمی ناوخۆی خۆمان لە وەختی پێگەشتنی گەنمان بەشی خۆمانەکە لە وەختی پێگەشتنی پەتاتا کاتی دەرچوونی بەرهەمی پەتاتا بەشی لەو ئێمە وەرزیە عرضم کرد یەکەم جار وەرزیە لەو وەرزانە کە هەمانە بەڵێ بەشی خۆشمانەکە و لێشمان زیە ئەگەر بێت و بەرهەمی ئێمە پارساڵ نەچوایە بۆ بەغاو بۆ جنوب باوەڕکە گشتمان وای ئیفلاسمان کردە لە ماڵی خۆمانە دانیشتنایە بەڵام بەرهەمی ئێمە ئەچێ بۆ بەغاو بۆ جنوب لە دوای مانگی شەشەوە ئەوان نانمێنێ بەڵام من لێرەوە داوە لە وەزیری کشتتوکاڵ تەنها خۆی یەکەم بۆ ئەوی وەزارەتەکەی بخاتە گەڕ بۆ ئەوەی بتوانن لە مانگی شەش بەدواوە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی بەغا ڕێبکەون بۆ ئەوەی هەوڵ بن هەچەند بە قسەی ئەمان ئەگەر نەکەن بەس هەوڵێ بن بۆ ئەوەی لە مەرزەکانی سەر بە جنوب و ناوەڕاستەوە ئەوە نەشتی ئەملاولان نەیە بەڵکو لە کوردستانەوە بۆیان بچێت ئەگەر لای ئێمە بۆیان بچیە هی ئێمە پاکترە باشترە ئەو ڕۆژەی من ئەی بە مەعەلوەکە هەر ئەو سەعاتە بارەکە لە ئۆتۆمبیلەکەی بەغاو ئەی بن ئەوەی ئێمە زۆر پاکتر و باشتر بۆیە داوا لە وەزارەتی کشتتوکاڵ و جەنابی وەزیرەکەم هەوڵ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی بەغا ڕێبکەوێ بۆ ئەوەی بەروبوومی کشتتوکاڵی بە ڕێکەوتنی هەردوولایان هەر چۆنی بێ کەمکەنەوە لە دەروی وڵات و بێتە ناو کوردستانەوە لە وەختی وەرزەکانی ئێمە کاک شێخ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە پێویستی بازاڕ و پێویستی خەڵکە بە زۆری لە هاوینە هەمانە چۆن بتوانین پێداویستەکانی خۆمان لە وەرزی زستانە هەر بە بەرهەمی خۆمان پڕ بکەینەوە ئایا بۆ ئەمە چارەسەرمان هەیە یانە؟ بڵێ ئەوە پێش چەند مانگێکە بێ لەگەڵ جەنابی وەزیر کۆ چوون بە خزمەتی بۆ ئەوێ لەوێ وتوێژێکمان کرد لەسەر ئەمە ئەو پرسیاری کرد جەنابی پرسیاری کرد کە بۆ چه هەوڵێ بین بۆ ئەوەی بەرهەمی هاوینەمان لە زستانە هەبێ ئێمە پێویستمان بە سوتەمەنیە بۆ ئەوە ئەینا ئێمە ئەتوانین ئیسا ئێمە بەشی خۆمان خانی پلاسیکمانەیە لە کوردستانە بۆ ئەوی بتوانین دوانزە مانگە ئێمە تەماتە خەیار ئەو سەوزانی کە لە هاوینە هەمانەکە زیاد فرێدەین لە زستانی شەبمان بێ بەڵام بە شەرتیە سوتەمەنیمان بدەنێ یا بە سیعرێکی داشکاو یا بە پاڵپشتێکی باش بەڵام لای ئێمە ئەوە تا ئەبینن تۆ خۆت دانیشتی لەم ستودیۆ ئارێن نەوت و وەرگرتووە یەک بەرمیل نەوت وەرگرتووە ئەی چۆن من نەوت پیا بکەم بۆ سووتانی بیتە پلاسیکان 16,000 خانی پلاسیک لە کوردستانە هەیە ئێمە کێشەکەمان کەنیمانە بەرهەم لە دوای وەرزەکان کێشەی سوتەمەنیە باشە بۆ نمونە ئەو هەموو وزەیە ئەو هەموو نەوتە سرف بکەین بۆ بەرهەمێنانی 2-3 تەن تەماتە ئایا ئەم تەماتەیە وەکو ئەڵێ قازانج و سوودەکەی لە نەوتەکە زۆرتر تا ئێمە بۆ منە ئەم وزەیەشی بۆ بخەینە گەڕ و بیخێنە خزمەتەوە ئێمە ئەبێ حکوومەت ئەو حسابە نەکات حکوومەت حسابی ئەو پارەی ئێمە بکە کە چێتە دەرەوە حسابی ئەو پارەی ئەو خەڵکە بکاکە لە وڵاتانی دراوسێمانەوە تەماتە و بامێ و ئەو سەوزانەی کە یێتە ناو بازارەکەەوە ئەو پارە لە ئێمە لە گیرفانی ئێمە دەرەچێت چێتە گیرفانی وڵاتێکی ترەوە ئەگەر بێت و ئەو سوتەمەنێ بە ئێمە بدا ئەو پارە لە گیرفانی ئێمەوە ئەچێتە بازارەکەەوە لە بازارەکە ئەمێنێتەوە لە گیرفانی منایە لە گیرفانی خەڵکیی دەرەوەی کوردستانە نییە ئەبێ وابیر کاتەوە حکوومەت یاریمی کوردستان وابیر نکاتەوە کە زەرەرەکە لە نەوتەکە بەڵێ زەرەرەکە لە نەوتەکە بەڵام قانزاجەکەی چییە پارە و پولی ئێمە ناچێت دەرەوەی وڵات بەڵێ جەناب بدر لە بڵاوکراوەکەی خۆتە ئاماژە بەوەکەی کە بوونی خانووی پلاستیکی شتێکی باشە بۆ نمونە ئایا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیە خانووی پلاستیکی ئەتوانێت بەرهەمی ئەم هەموو خەڵکە بدا بەڕای جەناب دەگەر بۆ منە حکوومەتیش بەدەمتانەوە بێ وزە و سوتەمەنیتان بۆ سەرف بکات ئەگەر دووبارەیەکەمەوە ئەگەر حکوومەت ئەگەر وەزارەتی کشتتوکاڵ بتوانێت سوتەمەنیمان بۆ دابین کام من لەم مایکەیەوە بەڵێنە دەم و ئەیشلێم ئەو خانۆ پلاسیکانەی پارێزگای سلێمانی بەشی هەموو کوردستانەکە بەس پارێزگای سلێمانی بە شێوەیەکی گشتی خەڵک گلەی لە بەرهەمی خانوە پلاستیکەکانەکە لە ڕووی تام و چێژ و جۆر و تەنان ڕادە و بڕیشەوە جەنابتان بۆ ئەمە چی ئەڵێن؟ ئەزانین چۆن خانی پلاسیک خۆی خانی پلاسیک شتێکی ترە ئەوان شتێکی ترە تەماشاکەی خانی پلاسیک ئێمە لە هاوینە لە مانگی سێ بەدواوە سەوزی تیاچێنین خانی پلاسیک چی تایە شەیەکی زۆری تایە و گەرمایەکی زۆر ئەمە تۆزیە پەلەکان بە نشونمای ڕووەکەکە و پەلەیشەکە بە گەورەبوونی بەرهەمەکەی ئەگینا هیچ تاموشتی ناگۆڕێ ئێمە تەماتەمان هەیە تەماتەی خۆمانمان هەیە تەماتەی کوردی تیاچێنین تەماتەکانی تری تیاچێنین هەر بەتام و بۆنی خۆیەوە بەڵام ئیتر خەڵکیش هەیە لەوەیە باش نەبێ هەیە خراپی بخوا ئێمە ناتوانین بڵێن هەمووی باشە بەڵام خراپەکەی ئێمە لێرەوە ئێڵێم خراپەکەی ئێمە لە باشی دەرەوە کە یێتە وڵاتەکەمانەوە باشترە بۆ ئەوەی نازانین لەوێ چۆنیەت
کاک شێخ ئەو جەنابەت پێت وایە ئەو ڕێگانەی کە بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆ باشن یا ئەو ڕێگانەی کە ئەمە بیانگرینە بەر بۆەوەی بەرهەمی ناوخۆ و بەرهەمی خۆماڵی زیاد بکەین چین کام ڕێگە زۆر پەسەند و دروستە؟ بڵێ ئەو ڕێگایانە یەکێ لەوانە ڕۆتین وەزارەتی کشت و کاڵ ڕۆتین کەم کاتۆ بۆ ئەو کەسانەی کە داوای کێڵگەی پەلەوەرەکەن بۆ دانانی داوای حەوزی ماسیەکەن بۆ دانانی داوای خانی پلاستیکەکەن بۆ دانانی ئەم هەموو خانە پلاستیکە کە جەناب دەڵێ بۆ جەنابتم باکس ئەمانە هەموو لە دەرەوە یاساوە دانراوە بۆ چونکم یاسا وای کردووە خەڵک فێری بێ یاسایی بێ بەڕای من ئەچن ڕۆتینەکان ئەوەنە زۆرە ئێستا بچۆ بڵێ قاعەیەکی پەلەوەردانێ ئەبێ موافقەتی 19 شوێن 20 شوێن وەرگری ئەمە خاوەنی پرۆژەکە بێتاقەتە بێ هەنێک شروعی تایە یعنی تەنفیز ناکرێ ئیلا ئەبێ لە کێڵگان نەبێ ئەبێ لە شوێنەکان نەبێ کێڵگە بێ لە سەخەریا بێ ئەبێ ئەوەنە دوور بێ لە شوێنەوە ئەوە دوور بێ لە جادەوە ئەوە دوور بێ لە کارەباوە هەنێ شروعی تایە خەڵکەکەی فێر بێیاسایی کردووە جا لەبەرەوە ئەگەر بێت و ئەم ڕۆتینە لە وەزارەتی کشت و کاڵەکەم بێتەوە باوەڕکە چەندی قاعی پەلەوەردانراوە ئەوەنە نوێتر زیاکرێ بۆ دەستیان ئەوانش دەستیان بەستراوە بۆ هۆی ئەو ڕۆتینەوە. بەڵێ جەنابتان پێشترا ماشتان بەوە کرد کە بەرهەمی ئاژەڵ و پەلەوەر و ماسیش ئەچێتە خانەی کشت و کاڵەوە بۆچی لە کوردستانە کێڵگەی تایبەت بە بەخێوکردنی بۆ نمونە ڕەشە وڵاخ و ئاژەڵ و ئەو شتان نابین کە تایبەت بن بە بەرهەمەکەیان وەکو شیر و ماست و ئەو شتانەوە ئایا بۆچی تا مۆدێلەمان نییە؟ ڕاستەکەی من لە ئێرەوە ئێڵێم ئەو کاتەی کە بەڕێز عەبدولعەزیز تەییب وەزیری کشت و کاڵ بوو ئێمە وەک جوتیارێک سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان بووین گوێ لەم قسە بگرە ئەوێ بووین کۆبوونوێ کرا جەنابی وەزیر هاو بۆ بانیان کردین بۆ ئەوێ چونە ئەوێ پیاوێک هەڵسا وتی من ڕۆژێ ڕۆژێ ئەمە مدیری عامی ئەو سەردەمەی هێن شایەتمە ئەبێ شایەتەکە بدا ئەو سەردەمەی کشت و کاڵی گەرمیان وتی من ڕۆژێ ڕۆژێ 5,000 لیتر شیرە ڕێژم 5,000 لیتر ڕۆژێکی ڕێژم ڕۆژێک نایڕژم پرسیاران لێکرە و ڕۆژە بۆ ناڕێژی وتی بە زمانی خۆی وتی وەڵا ئەو ڕۆژە پیاوێک لە سلێمانیەوە تێ هەنێ لێمە کڕێ و ئیکاتە علبەوە بە سیعرێکی زۆر داشکا و کە سیعرەکەش ئەوە نەکەمە پیا باسی بکە ئێمە تا ئێسەکێ ڕێگەن نەدراوەک بە سەرمایەدارەکان کە بچن لە شوێنێکی باشە یا سەرمایەدارەکانمان هەوڵی ئەوان نەداوە کە بچن دووسێم ئەلبان بکەنەوە بۆ ئەوەی ئێستا لە شوم بۆ ئەردەرە و شوێنی بۆم باس کردی معمەلی پەنیری تایە معمەلی شیری وشکی تایە شیرە وشکە دروستەکە کە مناڵی خوا لە ئەردەنا هەیە وڵاتێکی وەک ئێمە خاوەنی ئەم هەموو سامانەیە تا ئیسەکە شوێنی نێ ماس دروستکە شیر پەنیر دروستکە بازارەکەشمان شیری وشکی تایە هزار جۆری تایە هزار جۆری تایە لە فەڕەنسی تایە ئەڵمانی تایە ئێرانی تایە تورکی تایە هەموو جۆرێکی تایە تا ئیسە وڵاتەکە ئێمە بیری لەوە نەکردەوە پاڵپشتی کەسیان نەکردەوە بچن ئەمە بکەن یا حکومەت خۆی ئەمانە ئەم پرۆژانە خۆی ئەم پرۆژانە خۆی ئەبێ وەزارەت زەراعەبی کە ئەم پرۆژانە پرۆژەیەکی استراتیجیە کە خۆی بچێ ئەلبانیا دروستکە گاوداریە دروستکە 5,000 سەرمانگەی تا بۆ خەڵک چاوی لێ بکە خەڵک چاوی لێ بکە ئەو بەتەمای هەر قتاعی خاص بکە قتاعی خاص ناچێت نەبکەتی کشت و کاڵەوە بە ئاسانی ناچێت بە زۆر نییە. بەڵێ ڕاستە. ئێستا بۆ ئەمە جەنابتان داواکاریتان لە وەزارەتی کشت و کاڵ چییە؟ لە کاتێکا جەناب دەڵێ کە ئەوان دەست بەسراون و هیچ شتێک ینی ناتوانێت خەڵک ڕێیان پێ نادا کە ئیشەکان بکەن. بەڵێ داواکاری من ئەوەیە جەنابی لە وەزارەتی کشت و کاڵ بەرنامەیەکە هەیە کە قەرزەکە نازەم لە ئیتالیا لە وڵاتێکە بایی معەن 40,000 ڕەشە وڵاخە کە ئەویش مانگایشی دارە بێنە کوردستانەوە بە ئەو پارە قەرزەکەن نازەم لەکوێ قەرزەکەن کە بێنە کوردستانەوە بۆ ئەوەی بە قەرز بیدەن بە جوتیاران ئەگەر ئەم هەنگاوە بنێ وەزارەتی کشت و کاڵ پێچی هەنگاوێکی باش بێ بۆ چونکم 40,000 وڵاخی شیردار بێتە بازارەوە بەڵام بە شەرتێ شیرەکەی نەڕێژن قیمەت بکە من ئیسە ماستمەی لە دەکەی خۆمانە چی لێ بکەم چی بیبم بۆ کوێ چی لێ بکەم لە ئێرانەوە نیە من چوومەتە خزم بۆ لە ئێران چمە بتخوا بە ئەم قسەوە بکەم چوومەتە خزم بۆ لە ئێران چوومەتە دیەک لە ئێران سێم کردو عارەمان و مەکینەیە یا تەنکەرێک هاتووت هاوارەکان لە کۆڵانەکانە ئەگەڕێ کێشیدەیە ئەیکەنە تەنکەرەوە ئەیبەن بۆ ئەلبانەکان و ئیکەن بە ماست و پەنیر و شت لا ئێمە تا ئیسە بیر لەم شتانە نەکراوە. باشە ئێمە ناتوانین بەرهەمی شیرمان هەتاوەکو خۆمان شتێکمان هەبێ وەکۆ لە ساغی کەینەوە بیدەین بە هاوڵاتیان
وڵاتێکی تر نییە بۆ لێمان وەربگرێ بە سیارێکی کەمتر لەوە باشترە کە بیڕێژین یا بیر لەوە نەکراوەتەوە. زین چۆنە ئێمە کێشەمان ئەوەیە دووسێ وڵاتمان دراوسەیە یەک تەماتە یەک لیتر شیرمان لێ وەرناگرێت کێشەکەمانەوەی ئێمە بووین بە ساقی شوێن جێگەیەک بۆ ساقکردنەوەی بەروبوومی ئەوان چۆن ئەوان لێمان وەرەگرن ئەوان 12 مانگە هەیەە چۆن ئێمەی وەرەگرن ئەوانیان توێشتەکەی خۆیان لای ئێمە ساقکەن و پێم نەوتی یەکەم جار وتم بازاری ئێمە قۆرخ کراوە بازاری کشتتوکاڵی ئێمە قۆرخ کراوە لای ئەم وڵاتانەوە. ئەی بۆ منە کورد خۆی بیبە لە کارگەکانی ئەوان بە پارە و بە مەسروفاتی خۆی وە کۆڵێ بیکاتە ئەو شتێک کە خۆمان پێویستمان بیکاتە ماست بیکاتە پەنیر بیکاتە شیری وشک و دواتر بە پارەی خۆمان بیێنێتەوە بیداتەوە بە خەڵکەکەی خۆمان. باوەڕ ناکەم قوبولیکەن حەقە وەزارەتی کشتتوکاڵ ئەو هەوڵە بام بۆ ئەو مەبەستا ئەو عادی وەزارەتی کشتتوکاڵ حەقا بوون بەس باوەڕ ناکەم چونکم ئێمە کاتی خۆی یەک شتێک بۆ بژێرمەوە ئێمە کاتی خۆی وەزارەتی کشتتوکاڵ باخی بستەی تەوزیع کرد بەسەر جوتیارە شارەزاکانە یەکێ لەوانە باخێکی دەدۆنمی بەر ئێمە کەوت ئەو باخەوتیان ئێمە تێن لە تێن فرقی ئێرانی تێنین لە ناو کێڵگەکەی خۆتانە بۆتان متروبەکەین باوەڕکە هاتن دارەکانیان وش کردین باوەڕکە هاتن دارەکانیان وش کردین. بەڵێ هەوڵێکە ئێستا لە کوردستان پێی ئەڵێ بۆمە ماستی هەولێر و ماستی کوردی جەنابتان ئەمە تا چەند بە شتێکی باشەزان وە چۆن بتوانین برەو بەمە بدەین کە ماستی خۆماڵی و ماستی کوردی وە کۆڵێ ماستی مەڕ لە بازاڕەکانە برەوی پێ بدرێ. وەڵڵاهی برەو تەنها لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ دایرە کشتتوکاڵەکان باشە کە خەڵک خۆی ماست کە ئەچێتە مارکێتێکەوە ماستی خۆماڵی و کوردی لەگەڵ ماستی ئێرانی ئەو هەموو جۆری کۆمپانیاکان هەیە خۆی ئەمە وەرەگرێ ینی تر وەزارەت و حکومەت چی بکە وەزارەت و حکومەت کەواتە خەڵکیش بەرپرسیارە خەڵک بۆچی بەپرسیارە خەڵک دایم بە دوای شتی خۆماڵی ئاگەڕێ باش ینی خۆی ئێستا لە نێوان دوو ماستا خۆماڵیەکە و ئەوەی کۆمپانیا ئێرانیەکە لەگرێ ئیتر بۆ ینی ئەزان چۆنە دوو جۆر هەیە ئەوەی کە موچەخۆرە و موچە وەرەگری و پارە لە گیرفانیان نییە بە دوای شتی هەرزانە ئاگەڕێ بۆ پارەی پێ نییە من و تۆ بچینە بازار کە پارەمان پێ بە هیچ ناکڕیت یا بای پارەکەی گیرفانمانش دەکڕین بەڵام ئەوەی کە موچە پاڵپشتی نییە ئەچێ بە دوای شتی باش ئاگەڕێ بە دوای شتی باش ئاگرە دایم وەکو پێشم وتی دایم شتە خراپەکەی ئێمە لە شتە باشەکەی ئەوان باشترە بۆ قەت هیچ وڵاتێکی دراوسی ئێمە شتی باشی خۆیان بۆ ئێمە نانێرن دایم ئەومان بۆ نێرن کە لە خۆیان زیاترە. بەڵێ مامەسا بۆ نمونە ئێستا لەسەر جادەکان شتێک دروست بووە بە گەورەی لیان وچیوە ماسی جنوب بۆ نمونە ئاستی بەرهەمێنانی کێڵگەکانی ماسی خۆمان لە چه ئاستێکدایە تا چەند جەنابتان لێ رازین و چۆن بتوانین برەو بەم لایەنەی کشتتوکاڵیش بدەین ئەواتە پڕکردنەوەی خواستی خەڵک هەر بە ماسی خۆمان. وەڵا ماسی خۆمان پێویستی من چەند ساڵە مناڵەکان پێم بڵێن حەوزی ماسیکە نیکەمەوە بۆ چونکەم ڕەفیقەکانم بە گورگان خواردوو بینیوە هەنێ جار زەرەرەکەن ئیسە کێڵگەی پەلەوەری مریش هەنێ جار زەوت پارچوون بۆ کێڵگەی گوتی بەخوام مانگە 6 میلیۆن ئەم وەجبەیە 6 میلیۆن دینار زەرەرم کردووە ئێمە ئەو زەرەرانە سەرمان لێ تێگەدا مەسەلەواتە ئاو هەوا و خاکی کوردستان لەبار نییە بۆ ماسی لەبارە ئەی هۆکارە هۆکارەکە ئەوەیە کە بەرهەمەکانی خۆمان دەرەچێ بازار ڕشکێ عادەتەکە وایە کە بەرهەمی خۆمان هات وتیان ئەمە هی کوردستانە ئەمە هی فلان شوێنە لە خۆی بازار دابەزێ اینجا بە دوای چی ئاگەڕێن ئەڵەن ئەچن فرۆژیارەکان یا کڕیارەکان یا ئەمانە بە دوای ئەڵێ وەڵام ئەمی خۆمان تامی باش نییە ئەچن بە دوای هی بەغا ئاگەڕێن هی جنوب ئاگەڕێن لە ئەمانە لەوەیە فەرقیشی هەبێ بۆ لای ئێمە ئاو زۆری شیرینە لای ئەوان ئاو زۆری شۆرە لەوەی ئەم ئاوە شارەزانیم لە مامە بووە ئەمە پسپۆرەکان لە مازان من تا ئیسە ماسیم بەخێو نەکردووە ئەم قزانێکەکەم بیستومە خۆم نەمکردووە لەوەی بەهۆی ئاو هەوا و ئاوەکەیشیانەوە تەسیری هەبێت داواجینەکان خۆ ئەو هەوای کوردستان لەبارمان باشە داواجنمان باشە بەڵام ئەوەیە بۆکو پێم وتی ڕۆتین ئەوەنە زۆرە خاوەن قاعەکان ئەوانەیان توێ قاع بکەن نایکەن ئیسە ئاڵن بە شاخێکەوە ئەڵەن ئەبێ بچی لە شوێنێکا بیکەن ئەڵن بینیومە یانڵێن بە شاخێکەوە هەر شوێن تەختکردنەکەی نەبەخوا 30,000 دلاری تێچێ بینیومە کە تەختیان کردووە زیاد لە 5 دەفتەری تێچوە شوێنەکەی جا بۆ یانێڵێن ئەلێوبا کابرا لە شوێنێکا دوو تۆنم ئەرز دەزەوەکەی خۆیان تەختکە خۆ کافر نابێ هەرچی زەوی ئێمە یەکرا بە تەلبەن هەرچی زەوی ئێمە یەکرا بە تەلبەن و ڕێگەی لە گیرا ڕێشمان لەیان شوێنە بڕۆین با ئەو جوتیارەش لە کێڵگەکەی خۆیان دوو قاع دروستکە ئەم ڕۆتینە وای کردووە لە کوردستانە ئێمە ئەنجان لە نزیکی جادەکانیش نایەڵن بۆ ئەمانە کێشەکانی ئێمەیە. ڕاستە کاک شێخ لە ماوەی ڕابردووە بۆ کۆمەڵە شتمان بینی کردنەوەی کارگەیەکی زەیتون لە هەولێر و دروستکردنی دۆشاوی تەماتە لە سیروان
ئەمە تا چەند بە شتێکی سوودبەخشی ئەزانی و تا چەند برەودانە بەلایەنی کشتتوکاڵ و ساختکردنەوەی بەرەمی خۆماڵی. وەڵا زەیتونەکە من زۆر بە باشێ زانم بۆ چونکم ئێمە لە کوردستانێک کۆمەڵێ باخی زەیتونمان هەیە تا ئیسەکە بەرومەکەی نەفرۆشتاوە یا فریداوە یا بهێناوی بەسعریکی نەگونجاوی فرۆشیە ئەوە ئەگەر جوتیارەکەیکی وەکو من کە باخێکی پێشدۆنیمیم هەیە ئەگەر هاتە ئاسی بەرهەم و بیبم هەر بۆ خۆشم ڕۆنەکە بکەم بەڕۆن تەنی بە 75,000 بەڕۆن ئەگەر ئەوە هەر بۆ خۆشم بیان مشتێکی باشە. بەڵام ئەمەی ئەم دۆشاوی کارگەی دۆشاوی سیروانیش شتێکی باشە بەڵام بە شەرتێک بە شەرتێ شتێکی باشە ئیسە معادەوەلەکەی لە دەرەوەی وڵاتێنن بە شەرتێ باشە ئەو معادەوەلەی لە شارە زۆرە بەبەرهەم بێت. حکوومەتی هەرێم بتوانێت یا جوتیارەکان هاان کارگەکە جوتیانەکان هاان با دەستگەریویان بکە بۆ ئەوەی ئەو جوتیارانە تەماتە بۆ ئەوان بچێنن یعنی بتوانێت 3,000 دۆنم 4,000 دۆنم لە شارە زۆرە تەماتە بچێنێ بۆ ئەو بڵێ ئەگەر بێت و ئەمە نەکەن بۆ ئێمە چ ئیسفادەیەکی ئەمە چ لە ئێران دروستیکا و چلی دروستیکە ئەگەر مادەئۆلەکەی خۆمان نەبێت چ ئیسفادەیەکی بەڵام ئەگەر بێت و لە تایسەکەی خۆمان نییە تایسێکی پێچی خۆمان نییە ڕۆژانوینان تا ڕادەیەک لە کەماتی خۆمان کەم ئەویش کەم ڕۆژانە ئەڵێ 200 تەن تەماتەیە ئەگەر من 200 تەن تەماتی بێ ئەمە لایەکی ئێمە ئەگرێ زۆر باشە بۆ ئێمە خۆشحاڵین دووسێت دانیترەوە بکرێتەوە بەرام بەرهەمەکە لە خۆمان وەرگێ. بەڵێ کاک شێخ جەناب تاوەکو جوتیارێک لە ئەمڕۆدا لەمپەرەکانی بەردەم کشتتوکاڵ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئاو هەوا و زەوی و جۆری تۆ و حکوومەت و وەزارەت و خەڵکو ئەم شتانەوە چین ئەو لەمپەرانی کە بوونەتەوە هۆی ئەوەی کە کشتتوکاڵ هەنگایە بەرەو پێشتن نەڕوات و برەوی پێنەدرێت چین لای جەنابتان. وەڵاهی تەنها بێبوجەیی وەزارەتی کشتتوکاڵە کشتتوکاڵ وەکو ئەرزم کردی لە سەرانسەری جیهانە بە پاڵپشتە کشتتوکاڵ ئەرکە بۆ جوتیار ئێمە ئەو دەن کە تەماتی ئەو دەن کە خیارەکە ئیچێنین لەو ئەرزاب لە بینی ئەم دوو دەسایی گرێت ئیچین دوایە بێتە شتێکی گەورە و کۆمەڵێ بەروبوومەدا ئەمە ئێمە ئەبێ لە ئەوڵی دقەوە لەگەلیا بژین ئەبێ لەگەڵ ئەوە بژین تا کۆتایەکەی ئێمە لەگەلی بژین بۆ چونکم لە دەردوو بەڵاکەی لە بەرهەمەکەی لە نوشنواکەی لە هەمووی تێبگەین بۆ ئەوی توانین بەرهەمێکی باش خوێنە بازارەوە بەڵام بۆ مەسەلەی ئەوەی کە ئەڵەی تۆ و ئەمانە ئێمە تۆکانمان تا ئێسەکێ بەبێ فیلتەرێتە بازارەوە ئەو توانی کە هێنە بازارەوە بەبێ فیلتەرێنە بازارەوە هەر کەس بۆ خۆی ئەو کمپانیانەی کە ڕێگە پێدراون بۆ خۆیان هێنە بازارەوە بە سعرێکی زۆر خەیاڵی بە ئێمەیە فرۆشن کیسەیە تەماتەی 500 دەنکی بە $50 یا $55 پێمانە فرۆشن کیسەیە خەیار 500 دەنکی تایە بە $68 $70 تا بەرەو ژوورتر پێمانە فرۆشن ئەمانە بۆتە گیرۆگرفت بۆ ئێمە یا قوتوێکی هێن مۆبیدێکی ئەوەنە 250 سیسی قڕکەری حەشەری یا فتریتیایە بە 25,000 دینار بە ئێمە فرۆشن ئەمانە بۆتە ڕێگر بۆ ئێمە کە نەتوانین بەرهەمەکەمان فراوانتر بکەین بۆ ئەوی بتوانین زیاتر شت بە بەرهەم بێن ئەو شتانە ئەوەی ئێمە ئەوسێکی بۆ لە ئێرانەوە شت تێ لای ئێمە هەرزان تەماتەکەی لای ئێمە هەرزانترە بۆ تێچووەکەی لای ئێمە زۆر زیاترە لەوەی کە ئەوەی فرۆشیە. بەڵێ کاک شێخ گلەییەک یان بۆ یەکێک لەو لەمپەرانی کە لە بەردەم کشتتوکاڵی جوتیاری کوردایە ساڵانە بەدەستیەوە ئەناڵێنە وەرنەگرتنی بەرهەمی گەرمی جوتیارانە یان بۆنە کە وەریش بگیرێ دوای چەند ساڵ لە ڕێبانقەوە یان هەر بە پچڕی پارەکەی ئەدرێتێ ئەم کۆسپە گەورەیە ئەم لەمپەرە جەنابتان چۆن ئەیبینن وە چارەسەرەکەی چۆن بکەین؟ وەڵا ئەمە من یەکێکم لەوانەی کە تووشی ئەو گیرگرفتانە بم هەموو ساڵی یەکێ لەو گیرفتر گەورانە ئەوەیە کە ئەوەیە کە ئێمە لۆریەکانمان لە بەردەم سایلۆکە پارساڵ نەک ئەم ساڵی ڕابردووە بۆ ساڵی 2015 و 2014 22 ڕۆژ وەستاوە لە بەردەم ئەو سایلوە ئەم ساڵی ڕابردوو 13 ڕۆژ لۆریەکەمان وەستاوە لەبەر ئەو سایلەوە هەموو ڕۆژێکی 100,000 دیناری لەم تەبعەمان شەوانە داوە ئەمە بۆتە مشکلەیەکی تر بۆ ئێمە ئەنجا مەسەلەی ئەوەی چۆن نەجاتمانە بێت لە ماکردنەوەی سایلۆش ئایدی ئەمان ئەڵێن ئایدی ئێمە نیە ئایدی وەزارەتی تیجاری عێراقیە وەزارەتی تیجاری عێراقی خۆتانە بینن ئاوای سەکێ ئەو معاملانەمان لەگەڵەکەن ئەڵێن لە ئەبێ جوتیان لە سا هەفتای گەرمەکەی تەسلیمکە لە سای لێ وەرمەگرن ئەمە ئەم ساڵ هەبوو لە سایلۆکانی خۆمانە پیادەکرا ئێمە نەبوونی سایلۆ وای لێکردین ئەوە 3 ساڵ لە سایلۆیە بۆ چەمشماڵ کراوەتەوە هەرن لە سا 15 ماوە لە سادەی ماوە تا ئێسەکێ تەواو نەبووە ئەی وەزارەتی تیجاری عێراقی کەمتەرخەمە لەوە
کەم تەرخەمە لەوە حەق لە هەموو قەزا و ناحەیەکە ناحێش نەبێ لە هەموو قەزاکانە سایلۆیەکی 40,000 تەنی زیاتر بکرێتەوە بۆ چونکم بەروبوومی دانیوەڵی ئێمە زۆرە ئەگەر بێت و ئەوەی کە ناوبراوە زۆر لەوە زیاترە چونکم ئێمە گەرمی خۆمانە نێرین بۆ کەرکک و بۆ دووس خورماتوش جاران مەخموریش بوو ئەمان نار بۆ مەخموریش جۆمانە نار بۆ مەخموریش بەڵام ئێستاکێ ئێمە هەر سلێمانی و سلێمانیمان بەدەستەوە لەگەڵ شارە زۆرە تەحملی ئەم ئەرکە قورسە ناکە. بەڵێ کاک شێخ کاتی بەرنامەکەم زۆری نەماوە کۆ تا پرسیار بکەم بۆ نمونە کەمی بارانبارین و نەبوونی دەرمانی کیمیایی ئەوەی کە پێڵێن کووت و نازانم جۆری تۆ و دەرمان بۆ نەبوونی دەردی گەنم و بەرهەمە خۆماڵیەکان هەروەها کرێی جووت و دەڕاستە و ئەم شتانە تا چەند هۆکارن لەوەی کە خەڵک پشتی لە کشتتوکاڵ کردووە و کەمتر کشتتوکاڵ ئەکرێت لە وڵاتەکەماندا. وەڵا خۆی ئەمانە ساڵانی ڕابردوو نرخدانرا بۆ خاوەندە ڕاستەکان پیانەوتن بەوە نەدرەوە بکەن لەبەرچی ئەگەر بەوە نەدرەوە نەکەن گازیان نادەنێشتیان نادەنێ ئەم ساڵی ڕابردووی چیان نەدان پیان و ئەوانش بە ئارەزوی خۆیان سیعریاندانە ئەجا تەرەکتەرەکانیشی چیان نادەنێ ئەوانش بە سیعری خۆیان بە ئارەزوی خۆیان سیعردانێن ئەمانش بەسراوەتەوە هەر بە مەسەلەی سوتەمەنی و وەزارەتی کشتتوکاڵەوە لە وەختی درەوە پێویستە وەزارەتی کشتتوکاڵ سەرپەرشتی ئەوانە بکات لیژنەیە دابنێ لیژنەیە دابنێ لە وەختی درەوە بەسەر ئەوانە بگەڕێ ئایا پێویستی ئەم دەڕاستەیە چییە؟ لی پرسێ بۆ تۆ بەگرانێکی ئەخە سەبەبێکی ئەویش بەگرانی درەوەکەیەکە سەبەبەکەی چی ئەڵێ من گازەکرم لە بازار بەرمیلی بە 120,000 و 130,000 ئەویش ئەمە بە تۆڵێ وەڵام من ڕۆنەکرم بەوەنە ڕۆی چیەکرم بەوەنە ئەگەر ئەمانە لە 150 ئەمانشی بۆ دابین کاسی عەرەکەی ئێمەش لە 150 هێتە خوارەوە خۆی پاڵپشتی کشتتوکاڵ ئەمانەیە کە ئێمەڵێن پاڵپشتمان نییە لەوانەیشان نیمانە یەگەیشتی ئەوانەیەم کێشەکانمان بارانیش بە مەسلەی باران ئەوە لای خی گەورەیە باران ئێمە دانیوەڵەکانەوە گەنم و جۆ و پاخڵە ئەو پاخلەمەنیەکانیش ئێمە لە 90 بەرەو ژووری لە کوردستان پشت بە بارانە بەستین ئەوش لای خی گەورەیە. کاکشەکیان زۆر سپاس دەکەم نازانم کۆتا پەیامتان لەبارەی کشتتوکاڵ و بەرهەمە خۆماڵیەکانەوە بیکەینە کۆتا پەیامی جەنابتان. وەڵا ئێمە داوا لە وەزارەتی کشتتوکاڵی خۆمانەکەین کە ئیتر لەوە زیاتر دەرگامان نییە داوای لێ بکەین داوا لە وەزارەتی کشتتوکاڵەکەین کە دەستکراوە بێ بۆ ئەوەی ئەو کۆنفرانسە کە داوامان کرۆ بۆمان بەستی و ئابووری ناسەکان کۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت ئەو گیر و گرفتەی ئێمە کە لە وەختی وەرزی بەرهەمەکانمانە بفرێن نەدرێ بەرک و زەرەریشی تیانەکەین بۆمان ساغ بکەنەوە. زۆر سپاس دەکەین زۆر بەخێر بەرنامی باس خواست سواسانەکەم هیوادارم دایم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. بینەرانی بەڕێز بەم شێوەژاتی نەکۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.